بەناوی خی بەخشندە و میرەبان خۆشەویستان و عزیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خی گەورەتان لێبێت. 22 نیسانی هەموو ساڵێک بە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دادەنرێت. لە ساڵی 1998 یەکەم ڕۆژنامەی کوردی بەناوی ڕۆژنامەی کوردستان دەرچوو لە قاهیرە. جا ئەم ڕۆژنامەیە 31 ژمارەی لێ دەرچوو و بۆ ماوەی 4 ساڵیش بەردەوام بوو. ئەم ڕۆژنامەیە لەلایەن میقداد میدحەت بەغیرخانەوە لە قاهیرە چاپ کرا. جا من ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ بەشێک لە ڕۆژنامەنووسان بەشێک لە میدیاکاران دەکەم با بزانم دۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان چۆنە و ئەو پێشەلکاریانەی بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێن چین و وتەی ڕۆژنامەنووسان وەردەگرم ئێوە لەگەڵمانە بن. هاوکات 22 نیسانی هەموو ساڵێک کە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە هاوکاتشە لەگەڵ دامەزراندنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ساڵی 1998دا. جا ئێوە لەگەڵمانە بن من وەڵامی پرسیارەکانتان بۆ وەردەگرمەوە لەگەڵمانە بن. پێشینەوەیە لەسەر ئاستی ئەکادیمیش چونکە ئەگەر تەماشا بکەین لە زۆری وڵاتە کاک نەمەز وەکو ڕۆژنامەنووسێک پێم بڵێ ساڵە دوای ساڵ دۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان خراپتر دەبێ یان باشترە بە تایبەتی لە بەدەستێنانی مافی زانیاری کە مافێکی ڕۆژنامەنووسانە بە دوای هەر زانیاریەکدا بگەڕێن بەدەستی بێنن. سپاس بۆ ئێوە من پێم وایە زۆربوونی دەستگای ڕاگەاندن مانای ئەوەنی ئازادی ڕۆژنامەنووسی زۆرە. فراهەمکردنی ئەو هەموو دەستگایە ئەو هەموو ڕۆژنامەنووسە بە مانای ئەوە نایە کە ئازادی ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان زۆرە یان ئازادی میدیایی زۆرە بە پێچەوانەوە بزرکردنی و بێدەنگکردنی ئازادی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکاتن و مەرج نییە ئازاردانی فیزیکی ڕۆژنامەنووسان کە کەم بکرێتەوە کە پێم وایە کەم نەکرایتەوە ببێتەوەی ئەوەی کە بڵێن ئێمە میدیا لە کوردستان بەرە پێشەوە چووە. ئێمە لە کوردستان ڕۆژنامەنووسمان زیندانی کراوە سزا درراوە و شەهید کراوە و بەرداوام پێشەرکاری بەرامبەر دەکرێت لە پێشەرکاری فیزیکی جەسەیی و لە پاشاندا پێشەکردنی یاسایی و کەسێتی بەرامبەر دەکرێتن و لە هەمان کاتدا زەقترین پێشەرکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بکرێتن کە پێنەدانی زانیاریە و کەنارگیرکردنی بێبەشکردنیتی و ئەوەی کە هەیە لە تەبەقەی سەرودا بەڵام ئەوەی کە لە دەسەڵاتەوە نزیکە لە سڵتەوە نزیکە پێدانی ئەو زانیارێ بە شێوەیەکی فراوان بە ئەو ئێمە دژی ئەوە نین کە ڕۆژنامەنووسان نابێ زانیاریان پێ بدێتن کە لە دەستگایەکی ڕاگەاندن نزیک لە دەسەڵاتدا نا چۆن بەودر بە کەناڵەتی پێ بدرێتن زەمینە سازێکی جددی بکرێت لەسەر ئەوەی کە بە یەک چاو سەیری میدیاکان بکرێتن دام و دەستگاکانی حکوومەت مامەڵەیەکی تەندروست دەگەر دەستگاکانی تری ڕاگەاندن بە یەک چاو سیر بکەن و پێدانی زانیاری و پێشەڵەکردنی ئەو مافەی کە میدیاکارن هەیەن. هەموو بەرشە هەموو شتێک سوپاس بۆ هاتنتان یادی ڕۆژنامەنووسی کوردی پیرۆز بێ دەکەی بەر لە هەموو شتە جاش کە دەڵێمەوە زاراوی هەرێم بەکارمەینە سندیکا ڕۆژنامەی کوردستانە یعنی کەرکووک و خانەخێن و شنگال و مەخموری ئێوە دەکەین بە هەر حاڵ یعنی مەسەلەی قەزەی دانی زانیاری بە ڕۆژنامەنووسیە لە کوردستاندا کارەسێتێکی گەورەیە دەکەی هیچ دەسەڵاتی سیاسی دەکەی لە سەرەتا جۆرە ئازادیەکە بوو بەڕڵایەکە بوو بەڵام وردە ئەو ئازادی سنووردار کراوە هەواڵی گرنگ و زانیاری گرنگ نادەن ڕۆژنامە بە گشتەکەی چونکە زیاتر ئەوی هەی جائز بوو بەوا بکردەوە دەدەنە حیزبەکانی خۆیان دەکەی ئێساش پرۆژەک ئامادە کراوە حکوومەت داوێنێ دیسان ئەو ئازادیەکە هەیە لە چاچوە گشتەکەیدا هەرچەند لاوازیشە بە ڕێی شەخسی خۆمە دانێت دەسەڵات بەسەر ئەو سندیکا و ڕێکخراوەکانی مادەهیدا بکەن. سوپاس. سەلام عەلەیکوم. سەلام سەرچاوجان ئینشاءڵڵا بەڕێزی خۆشەویستی جەسپات. دۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ سەرەتا 22 نیسان ڕۆژی ڕۆژنامەنووسی کوردی ڕۆژێکی گرنگ و مێژوویمانەدارە لە مێژوودا بمبوونەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستی سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستان دەکەم و لە ناویشاندا ڕۆژنامەنووسانی پەیام و هیوادارم ئەم یادە گرنگە ببێتە مای زیاتر چەسپاندنی ئازادی ڕۆژنامەنووسی دەستەبەرکردنی ماف و ژیان و گوزەرانی ڕۆژنامەنووسان هەبەت لە هەرێمی کوردستان ئێمە لە بیرمان نەچی بڵێن ئازادی ڕۆژنامەنووسی نییە هەیە بەڵام ئەو ئازادیە نەچەسپیوە کوردەواری خۆمان دەڵێت دەڵەمەیە ئەم ئازادی پێویستی بە چەسپاندن هەیە پێویستی بە بەرفراوانکردن هەیە
بۆی هەم ڕۆژنامەنووسان لە ئەرک و پەیامەکانی خۆیان تێبگن کە پەیامێکی ئینسانی زانستی ئەخلاقی مێژوویە و هەم دەوروبەریش کۆمەلگا بەگشتی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی حکوومەت و کایەکانی حکومڕانی لەوە تێبگەن کە ئازادی بەبێ ئازادی ڕۆژنامەنووسی نابی ئازادی ڕۆژنامەنووسی دایکی هەموو ئازادیەکانە یەکێک لە کۆڵەگە بنسینەکانی سیستەمی دیموکراسی ئازادی ڕۆژنامەنووسیە بۆیە بە هیوان بتوانن هەموو لایەک لەو ڕاستە تێبگەن هەم ڕۆژنامەنووسان پابند بن بە پیرۆزیەکانی کۆمەلگا پابند بن بە ئازادی ڕۆژنامەنووسی کەسایەتی معنەوی کۆمەلگا بپارێزن پابند بن بە ئیتیکی ڕۆژنامەنووسی و هەم لایەنی پەیوەندیداریش کە حکوومەتە کە هێزەکانی ناوخۆیە لەو ڕاستە تێبگەن کە وڵات یەکێک لە جوانەکانی وڵات ڕۆژنامەنووسانن و ئازادی ڕۆژنامەنووسیە. زۆر باشە چەند گرینگە لایەنە پەیوەندیدارەکان کاتێک کە ڕۆژنامەنووس پێویستی بە زانیاریە بەبێ جیاوازی ئەو زانیارە بدرێ بە سەرجەم ڕۆژنامەنووسان یاریمی کوردستان کاتێک کە ڕۆژنامەنووسێک داوا دەکات چونکە بەڕاستی ئێستا لە هەرێمی کوردستانەوەی دەبینین هەندێک میدیا بە ئاسانی دەستیان دەگا بە زانیاریەکان و زانیاریان پێدەدرێ بەڵام ڕێگری دەکرێت لە هەندێک ڕۆژنامەنووس کە زانیاری بەدەستبێنێت. لە هەموو دنیا وایە ئەرچی سەرشانی حکوومەت و سیستەمی حکومڕانی و کاربەدەستانە کە ئازادی بۆ ڕۆژنامەنووسان دەستەبەر بکەن فراهم بکەن و لە ناویشیاندا هەواڵ و زانیاری بدەنە ڕۆژنامەنووسان ڕاتە هەندێک زانیاری هەیە ڕۆژنامەنووس دەبێت بەخۆی بەدوایدا بگەڕێ بەڵام زانیاریە گشتیەکان کە پەیوەندی بە حکوومەت و بارودۆخی سیاسی و مەسەر استراتیجیەکانی حکوومەت ئەرچی سەرشانیەتی چونکە نوێنەراتی خۆی ناکە نوێنەراتی منیش دەکا دەبێ ئەم ئازادیانە ئەم مافی زانیاریە لە بۆ هەموو لایەک دەستەبەر بکە ئەمە دوو خاڵی ئیجابی لێ دەکەوێتە کە حکوومەت زانیاری دا ڕۆژنامەنووسان لەلایەک یەکێک لە ئەرکە دیموکراسیەکانی خۆی جێبەجێ دەکات لەلایەک وەش دەکات ڕۆژنامەنووس دوور بکەوێتەوە لە دزینی هەواڵ لە بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست واتە هەر دوو خاڵی زۆر زۆر گرنگن بەڵام سەرنجام یەک حقیقەتی زۆر گرنگەیە ئەوەیە کە ڕۆژنامەنووس دادوەرە یعنی دادوەری دووەمی ناو کۆمەلگایە بەڵام لە فۆرمێشی تر بۆیە دەبی کۆمەلگاوکایەکانی حکومڕانی بزانن کە دیموکراسیەت و ئازادی و سەقامگیری بەبێ ئازادی ڕۆژنامەنووسی نابێ ڕۆژنامەنووسانش دەبی ئەوە بزانن بەبێ پابندبوون بە یاساوێتی چ ڕۆژنامەنووسی ناتوان ئەرکە مێژوویەکانە جێبەجێ بکەن. بۆ پێشکەشکردنی گوتاری ڕێکخراوەکانی چاودێری بواری میدیا. سلااو لێ بێستاد سڵاو لە ئێوەش باشی شاڵە سپاس دەکەم چەند ساڵە ڕۆژنامەنووسی وەکو پەیامنێر لە 2010ەوە بەڵام لە 2011ەوە لە ناوی علامی شەکەم تا ئێستا چواردە بۆ 15 ساڵ چەند جار پێشێلکاریت بەرامبەر کراوە وڵی پێشێلکاری وەکو گرتن منە تایسە نەگیراوم سپاس بخوا بەڵام زۆر جار بۆ بڵین ئیشکردن لەسەر بابەتێک یان دروست بە راپۆرتێک ڕێگریمان لێکراوە بەوەی بنمونە لەو شوێنە دوور خراوینێتەوە یان نەیان هێشتوە خەڵق قسەمان بۆ بکەیان بە جۆرێک لەو جۆرانە ڕێگریمان لێکراوە بەڵام وەکو باسم کرد سپاس بخوا تا ئێستا من نەگیراوم بەڵام هاوڕێکانم ئەوانی کە لە دەستگای ئێمە ئیشەکەن تووشی گرتن بوونە کەلوپەلیان لێ سندراوە ینی بە جۆرێ لە جۆرەکان بەشێک لەو میدیانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە توانم بڵێم زیاتر لە سنووری پارێزگای هەولێر جیاکاریەکی زۆر بەرامبەرمانەکرێت بە تایبەتی ئەو میدیانی کە سەر بە لایەنی دەسەڵات و لە حیزبەت دەستباڵەکانی ئەم هەرێمە نین هەم لە ڕووی پێدانی زانیاری هەم لە ڕووی ئاسانکاری بۆ کاروباری ڕۆژانەی ڕۆژنامەنووسان دەتوانم بڵێم تا ڕادەیەک ڕێگریمان لێ دەکرێت کەم تا زۆر لێرە و لەوێ بەرامبەرمان ئەنجامەدرێت. بەگشتی دۆخی ڕۆژنامەنووسان لە هەولێر چۆن دەبینی؟ من دەتوانم بڵێم بەگشتی ناڵێم زۆر خراپە بەڵام لەو باشانەش نییە کە ئێمە دەمانەوێت وەکو ڕۆژنامەنووس چکەوکو باسم کرد ئێمە بووین بە دووبەرە ئەمە بڕای منە من پێم وایە ئێمە دووبەرین ئەو بەرانی کە لە میدیاکانی دەسەڵات و پیج و سایتەکانیان ئیشەکەن ئەوان زۆر بە ئاسانی و کار ئاسانیان بۆ دەکرێت ئیشکاری ڕۆژانەی خۆیان نەکرێن بەرەیەکی دیکە هەیە ڕۆژنامەنووسی سربەخۆیە ڕۆژنامەنووسی ئۆپۆزیسیۆنە ئەمانە زۆر جار جیاکاریان بەرامبەر دەکرێت زۆر جار ڕێگریان لێ دەکرێت هەندێک جار دەگاتە ئەوەی کە بنمونە دەستگیر بکرێن کەلوپەلەکانیان لێ بسێندرێت بۆیە من دەتوانم لێرە بڵێم بە شێوەیەکی گشتی زۆر باش نین لەو باشانە نین کە لە ئاستی چاوەڕوانی و تموحی ڕۆژنامەنووس بێ لە هەرێمی کوردستان. دۆخی ڕۆژنامەگەری لە کوردستان بە شوێی هەمیشە ڕێئیم وا بووە لە قۆناغێک باشە لە قۆناغێک خراپە یعنی هەڵکشان و داکشانێکی زۆر هەیە هەمیشە
ئەمە پەیوەندی بەو ڕوودا و وەحداسانەیە کە لە کوردستانە ڕوو ئەدەن. دوو پەیوەندی بەو تێگەیشتنە معریفیەوە هەیە کە دەسەڵات و خودی ڕۆژنامەنووسانیش لە ڕووی معریفەی کاری ڕۆژنامەگەریەوە هەیەنا. بۆیە کاتێک کە ڕۆژنامەنووسان بەڕاستی پیشەیانە کارەکانی خۆیان دەکەن کەمتر تووشی تەنگ و سەڵەمە دەبنەوە و سیاسەتیش ئەو کاتانەی کە باشتر ئیدراک بە زەرورەتی ڕاگەیانێکی ئەکتیو دەکاتن هێندە باشتر ئیساب بۆ ڕۆژنامەنووسان دەکات. و پێشم وایە سندیکای ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن ئەرچی ئەوانە وەکو پێشینەیەک کە ئەوان بتوانن ئەو سیقەیە ئەو شخصیەتە معنەویی کە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندن هەیەی بە هەندێک شتی کرسوکاڵ و لابەلا لە دەستی نەدەن. چکە هەمیشە کە قسە لەسەر ئازادی دەکرێتن مەسەن زۆر جار وا بووە بەمە باست شتێک فڕێ دەدرێتە ناو کەناڵەکانی ڕاگەاندن و ناو دنیای ڕۆژنامەگەری بۆ ئەوەی زەجەیەک دروستکەن و بێن لە ئازادی ڕۆژنامەگەریەکە بدەن. ئەوژە بە دەرکردنی یاسابی ڕێنمایی بی بە زیاتر یعنی تونند و تۆڵکردنی ڕێو شوێنە ئەمنیەکان بی لەسەر ڕۆژنامەنووسان پێنەدانی زانیاری بی ئەو ڕەتفعلانە هەیە هەمیشە. یەکێک لە گرفتە سەرچەکانی ڕۆژنامەنووسان بە تایبەتی لە ئێستادا ئەوەیە لایەنی پەیوەندیدار زانیاری نادەبا هەموو ڕۆژنامەنووسانیان ئەوانەی کە داوا دەکەن تەنها بەشێک لە ڕۆژنامەنووسان نەبێ و بەشێک لە میدیاکارەکان نەبێ. ئێمە هەل لە سەرتاوە یەکێک لە گرفتە گەورەکان و ئەو قسەیە کە بەردەوام ساڵ دوای ساڵ دەگوترێتەوە مەسلەی پێنەدانی زانیاریە. ئەگەر یاسایەک دەرچوو بەڵام من بۆ خۆم ئەو کاتیش و ئێستاش پێم وایە یاسایەکی مردوو بوو نەچووە باری جێبەجێکردن بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەمە ئەبێ دەسەڵات لە ئاستی باڵاوە ئەو تێگەیشتنی هەبێ ڕێو شوێنێکی گونجاو ئەگەر چی هەندێک شتی کردووە بەڵام وەکو پێویست نییە بۆ ئاسانکاری پێدانی زانیاری و دەسەڵاتەکان دابەزێنێتی خوارەوە مەسەن وەزارەتێکە بەڕێوەبەرێتکە یعنی مافی ئەوەی هەبێ دەسەڵاتی ئەوەی هەبێ زانیاری بداتن یعنی زانیاری نابێت لە لوتکەی سەرەوە قەتیش بکرێتن و بێ پرس و ڕای ئەوان بەبێ ئاگاداری ئەوان نەکرێ کەسی خوارەوە زانیاری بداتە کەناڵێکی ڕاگەاندن. دوو ئەبێ جیاوازی بکرێت لەسەر جۆری زانیاری. هەندێک زانیاری هەیە بەڕاستی دوای 10 ساڵ و 50 ساڵیش یەڵڵا ئەبێ بگاتە ئەوەیە بەڵام بەداخەوەی ئێمە لێرانە زانیاری زۆر ئاسایش دەشاردرێتەوە نادرێەوە بڵاو ناکرێتەوە. یەکێک کۆتابسیارم هەر بە کورتیەشێک لە بەرپرسە باڵەکانی هەرێم ئەمڕۆ لێرە قسەی کرد لەسەر ئازادی ڕۆژنامەوانی بەڵام کە خۆم چوومە لای بۆی لێدوانێکی وەگرم وەتی لێدوان نادەم یعنی تاکەی ئەمە قسە بکەین و کردار نەبێت. بزانە لێرانە زۆر خراپ تێگەیشتنێک هەیە من پێم وایە کەسێک ئازادە مەسەن کەناڵێک دەسێتە بەردەمی ڕێی بدایان نەدا بەڵام کەسێک لە مناسبەیەکی باشە کە پەیوەندی بە یادی ڕۆژنامەگەریەوە هەیە و ئامادەی ئەو مەڕاستیمە بووە و ڕەنگە وتەشی هەبووە باشە بە دڵنیاییەوە ئەبێ پێشێلی ئەو ئازادیە نەکاتن و وەڵامی بداتەوە بەپی پێویست. ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی زۆر جیاواز دەکەن یەکێکیان لە خۆی دووەمی پەرلەمانی کوردستان لە ساڵی تاچەند لە هەرێمی کوردستان ئازادی ڕۆژنامەگەری بە فعلی جێبەجێ دەکرێت و زانیاری دەدەی بە ڕۆژنامەنووسان و پێشێلکاریان بەرامبەر ناکرێت. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا فەوزەویەت لە میدیای نوێ هەیە لەبەر بابەتی شەپۆلی ناشرینی سۆشیال میدیا و ژیری دەستکرد ئێستا لە هەرێمی کوردستان پێویستیمان بە ڕیفۆرمێکی تازی میدیایی هەیە چونکە بەڕاستی گلۆبال میدیا کارێکی کردووە کە ئەو گاڵتەجاری لە میدیای کوردیا ئەبینرێ بە درێژایی مێژووی میدیا لە عالەماشتیوە ڕووینەوە بابەتی ئانارشیزم زبر قسەکردن و هەموو ئەو حاڵەتایی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی پێشێلکاریەکی گەورەی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە کە پێویستە سندیکای ڕۆژنامەنووسان و نخبەی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکە چونکە بەڕای من میدیا پێشەر ئەوەی هەر شتێ بێ ئەخلاقە یعنی ئەگەر ئەخلاقی میدیای دەرکەی لە میدیا هیچی نامێنێتەوە بۆیە پێم وابێ کۆمەڵی دەستگای باشمان هەیە کە پەیامدارانە قسە ئەکەن و ئاڕاستەی کۆمەڵگەی کوردستانەکەن بەرەو ڕیفۆرمی میدیایی بەڵام بەداخەوە ئەوانە کەمن و ڕۆژنامەنووسانیش بەڕای من ینی نەیانتوانیەوە لە ئاستی بەرپرسیارەتی میدیا بن و بتوان گوتارێکی نەوعی میدیایی پێشکەشی خانەوادە و بنەماڵەکانی کوردستان بکەن چونکە لە ئێستاە ئارامی سیاسی و ئارامی کۆمەڵایەتی و ئاشتی کۆمەڵایەتی و ئاشتی تاک
بەندە بە میدیایشی تەندروست لە زوومی کامێراکانەوە ئاڕاستی خەڵکی کوردستان بکرێت. پێشەچی دەبێ پیرۆزبای بکەم لە جەنابەت لە هاوکارانم لە تەلڤیزیۆنی پەیام و دۆخ ڕۆژنامەگەری پێم وایە زۆر ئەنتیکایتر نییە لە دۆخ ڕۆژنامە سێمە دنیا ئەکید ڕۆژانە ئێستا دەبینین تەکنۆلۆژیا مێدیا زوو خێرا بە پێشەوە دەڕوا بە تایبەتەکە ژیری دەستکردی شاتووە ژیری دەستکرد نهاتووە لە جیاتی ئێمە بیر بکاتەوە بەڵام شتێک کردووە کە زانیاری زۆر خێراتر بگا و زانیاری زۆر ڕێکتر بکە یعنی وا ژیری دەستکرد ئێستا یەکێک لە مەوزوعەکان کە بە تایبەتیمەوە ساتی وەکوی نسکەس بیری لێ دەکەنەوە بە کۆمپانیای زۆر هەن لە دنیادا چۆن بتوانن ئەم ژیری دەستکردە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسان بەکاربێنن نەک بۆ سیاسەکان بێ بۆیە کوردستان ئێمە دەبێت دام بۆ دابنێن بەداخەوە ئێمە پشتبڵاوی و گەڕەلاوشەیەکمان هەیە پێویستمان بە ڕێخستنە بەڵام دووبەرە هەن بەرەیەک لەگەڵ ڕێخستنە ئەو ڕۆژنامەنووسانە ئۆلایەنانەی کە پێوانەیە ڕۆژنامەنووسگەری پێش ئەوەی پیشە بێ مەسئولیەتێکی ئەخلاقی و نیشتیمانیە بەشانێکیان دژ لە ڕێخستنن چونکە بەرژەوەندیان لەوەدا نییە دەبێت شتێک کەشمان هەیە لە کوردستان دەبێت ئەمە زۆر باش وازح بی ڕاشکاوی تێدا ڕۆژنامەنووسی پیشەی هەیە و ڕۆژنامەنووسی هاوڵاتی هەیە ڕۆژنامەنووسی هاوڵاتی واتە ڕۆژنامەنووس بەڵام ڕۆژنامەنووسی پیشەی نییە ئەم قانونانەی کە هەن بۆ قانونیشمان سیپێنس لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسی پیشەی دەرچووە نەهاتووە بۆ بەرژەوەندی خەڵکانی دیکە کە دەبێت بە قانونیکە حیمایە بکرێن واتە تۆ ڕۆژنامەنووسی قانونەکە ئیشەکەی تۆ ڕێک دەخا ئێمە کاتێک دێن تۆماری پێشەلکاری دەکەین مەبەستمان چێ لە پێشەلکاری بۆمان نییە دەنجێک پێ بکۆ بکەینەوە بکەین بە بابەتی مزایدەی سیاسی دژی ئەو پێشەلکاری تۆمار دەکەین بە ئەوەی ڕێگا بە جەنابەت خۆشکەین بۆی لەمپەرەکانی بەردەمی تۆ لابین بۆی بتوانانی چۆن تۆ بتوانانی ئازادانە پیشەکەی خۆت بکەی ڕووماڵەکەی خۆت بکەی ئەمە حکمەتە لە تۆمارکردنی بچین بۆچی بەشێک لەو ڕێکخراوانەی کاتێکەوە با بڵێم سندیکا و ڕێکخراوەکان کاتێک پێشەلکاریەکان تۆمار دەکەن شاری هەولێر پێشەنگە لە پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان بۆچی لە هەولێر بە تایبەتی کە پایتەختە نەتواندراوە ئازادی زیاتر بۆ ڕۆژنامەنووسان فراهەم بکرێت جارە پێشەم شتێک دو ئەبدێت تقریبا 1700 شتێک مێدیا هەیە لە کوردستان 150 میلیۆنە لە هەولێرن لە شارەکان کەنین حسابی داتای رادیۆ و تەلڤیزیۆن و ماڵپەڕەکان کە زۆری لە هەولێرە هەولێر پایتەختە و بێگومان ڕووداوەکان لە هەولێرن زیاتر ئەگەر پەرلەمانە لە هەولێرە حکوومەتە لە هەولێرە بۆیە هەر پیشاندانێکە ناڕزایەکە لە هەولێر دەبێت لەکوێدا پشتکاری زۆر دەبێت لەو کاتانەی کە ڕووداوێک دەبێت و بەدیەک کەوتن دروست دەبێت لە ناوێن ڕۆژنامەنووسان و دەستگا ئەمنیەکان بۆ ئەمە یەکێکە لە سەبەبەکان دوو ئێمە پێمان وایە تۆمارکردنی پێشەلکاریەکان دەبێت بە دوور بگیرێ لە جیاوازی حزبی و سیاسی بەداخەوە ئێمە دەبێت دامەوە دابنێن لە کوردستانە ئێستا دوو زۆن هەیە پارتیوەچەتی هەیە و جیاکاری دەکرێت لە نێوان ڕۆژنامەنووسان لێرە کۆمەڵێک دەستگا هەموو شتێکیان بۆ دەکرێت ڕێگا لە هەندێک دەگیرێ لە سلێمانی بە پێچەوانەوە کە ئەمە شەکێ لە مشکلەکان ئێمە تەمەنا دەکەین پەرلەمان زوو بەکار بێ و پرۆژه زۆر هەن کە دەبێت کاریانە سە بکەین ئێمە پێشمان بەڕێخستنە ئێمە دەبێت دامەوەدا بنین ئێمە لە گەڕەلاوشێداین پەرتوبڵاوی زۆرمان هەیە پاوزامان هەیە ئەمە پێشی بەڕێخستنە دەبێت ڕۆژنامەنووسان پیشە بۆ دەڵێن ڕۆژنامەنووس پیشەی واتە ڕۆژنامەنووسێک کە دەبێت هەوڵ بدەین ئێتێک سەر بکەوێ دەبێت ئەو ڕۆژنامەنووسە بەرژەوەندی لەوەدایە کە زانیاری بگەین تا خەڵک بۆیە بەداخەوە ئەم جار بابەتی پێشەلکارایی کراوەتە بابەتی کەرەستەی گەوجاندنی خەڵک دەنگ کۆکردنەوە حزب دروستکردن مزایدەی سیاسی یەکلاکردنەوەی پرۆگرامە سیاسەکان ئەمە دژێمەین ئەمە نە بە بەرژەوەندی ڕۆژنامەنووسانە نە لە بەرژەوەندی ئەو حزبانەشە کە هەمیشە ئەمەیان کردو بە دەستکەلا یعنی بنمونە کێچێکە بەناوی کێسی بادینان ئێمە قەت ڕاشکاوان بووین ئێمە قەناکنە ژێرگوشار کێسە گە ڕۆژنامەنووسی نەبێ ناڵێن ڕۆژنامەنووسیە چکەوە ئێمە هیچ بەرژەوەندێکمان نییە بەرژەوەندیمان نییە بچین لە پلان کۆنسولیا راپۆرت بدەین بڵێن واوە خۆمان ڕازی بکەین ئێمە زۆر ڕاشکاوین نەقابێن کارێکمان هەیە لەوەدا کاری لەسەر دەکەین چکە مەسئولیەتێکە لەسەر شانی ئێمە لە ڕێی قانونیەوە کۆتا پرسیارم ئەوەیە من ئەمڕۆ سەرنجمدا جەنابەت یەکێک بوو لەو
قسەکەرانەی کە لەم پانێڵدا بووی دەستخۆشی لێ دەکەین کە وەکو میدیا هاتین و پرسیاری خۆمان ئاڕاستە کردی بەڵام هەر لەم شوێنێ قسەکەر هەبووە ینی لەسەر دۆخی ڕۆژنامەنووسان قسەی کردیا پێم گوتیە یەک پرسیاردا ئاڕاستە دەکەم لەسەر دۆخی ڕۆژنامەنووسان ئامادە نەبووە قسە بکە کە بەرپرسیارەتی حکومیشی هەیە ئەمە زۆرێک نییە لە پێشەلکاری طبعا ئێمە طبعا من لەگەڵ ئەوەدام لەگەڵ ڕۆژنامەسەکاندام دەبێ هەر کەسێکە زانیاری لەلایە مەسئولیەتی هەیە لە وڵاتە ئەو مەسئولیەتە وای دەکە دەبێ مەسئولیش بێ بەرامبەر بە ڕۆژنامە چکە مادەم تۆ نەچوون بە سپەتی شخصی بە سپەتی پۆستەکەت چوون کاتە تۆ زانیاری لایە دەبێت جوابم دەیەوە من ئەوە لەگەڵ تۆدام بەڵام هەندێک جاریش ئێمە هەندێک مشکلێکی کەشمان هەیە ڕۆژنامەنووسان زانی ئێمە پێسمان بە خۆشەویستیە پێسمان بە استفزازکردنی خەڵک نییە ڕۆژنامەنووس کە ئیشی مەسئولێک بێ دەبێ هەموو هەوڵێک بدا لە دنیاش داوایە ئێمە دەبێ ڕۆژنامەنووسان هەڵ بدەین علاقی باشمان هەبێ بە خۆشەویستی دەتوانین زۆر شت بکەین ئێمە لە بەیاننامەکەش شتێکمان گوتووە داوا دەکەن لە داهاتوو هەڵ بدەین ئێمە ڕۆژنامەنووسان کۆبووینەوە ناخشێک لە وەزعی خۆمان بکەین لە دەرەوەی خۆمان بکەین ئێمە پێویستمان بە ئاشبوونەوە لەگەڵ خۆشمانە هەیە پێشمان پێش ئەوەی داوای ئاشبوونەوە لە لایەنەکان کە بکەین بەداخەوە لە کوردستانە ملکایەتی زۆربەی مێدیاکان ملکایەتی حزبین دەبێت دام بەدا بنین سەتانەوەتونی حزبیە چکە ملکایەتی بچ بە پارە دروست دەبێ چێن ئەوانەی کە پارەی سەر بە خۆیان هەیە مێدیا دروستکەن کە بەداخەوە زۆر کەمە خۆزگەوا بێ ئێمە پرۆژێشمان هەیە لە داهاتوو کاری لەسەر دەکەین ئەویش پرۆژەی باربووی مێدیایە یعنی ئەگە بکرێ پەرلەمان بۆ نمونە پێیان دەیەوێ کارەکانی خۆی فراوانتر بکە باشە دەیەوێ لە ئۆفیس لە زۆر شوێن کاتەوە چۆن ئەو مێدیای چۆن بتوانین قانونەکە بێ پێناوی سندوقی بەربووی مێدیا بڵێ کە تەلەڤیزیۆنی پێیان من ئەو مەبلەغە پارەیە دەدەمە تۆ لە ماوە ئەندە ساڵە بمدەوە لەم ماوەیەدا تۆ دەتوانی کارەکانی خڕێک بکەیت و ئەوە یەک لە چارەسەکە وا من نمونە هەیە لە دنیادا و شتێک کەشمان هەیە ئێمە دەبێت تشجیعی مستەسمرەکان بکەین بەداخەوە مستەسمری ئێمە نایەن پارە سەرف بکەن لە ناو مێدیات کە زەرەر دەکەن ئەدەچەند لە شتی دیکەی دەدەن من لەو ڕۆژەدا نەقیبی ڕۆژنامەنووسان دەڵێم ئێمە دژی هەموو جیاکارێکین پێویستمان بۆ هەیە کە هەمومان یەکتر بگرین من داواتان لێ دەکەم هاریکاری سەندیکا بن سەندیکای ئازاد حەمەدەمین نییە سەندیکای دەستکەوتێکی ڕۆژنامەنووسانە و دەبێت لەمەدا دەبێت ڕۆژنامەنووسان هەوڵ بدەن مؤسساتی خۆیان بگرن چکە دەستکەوتی ئەوانە بۆ ئەوان پەرلەمان ئیچێ ملچ کەسێ ملچ خەڵکە لە نەتیجەدا پێشینەوەیە لەسەر ئاستی ئەکادیمیش چونکە ئەگەر تەماشا بکەین لە زۆری وڵاتە ڕۆژنامەنووسێکی دیار و چاڵاکی لە هەولێر دۆخی ڕۆژنامەنووسان لە هەولێر چۆن دەبینی لە هەولێر دۆخی ڕۆژنامەنووسان بە وەقتە ئەو کاتێ پرسە سیاسەکان گەرم دەبن ڕۆژنامەنووسانیش دەکەونە بەر شاڵاوەکی نایاسایی ناواقعی ئەوەی لە هەولێر دەگوزەرێ هەندێک جار ڕۆژنامەنووسێک یان دەستگایەکی میدیایی لەسەر پرسێک یان لەسەر ڕووداوێک یان لەسەر جوڵەیەکی سیاسی ڕووماڵێک دەکات راپۆرتێک دەکات یان هەواڵێک بڵاو دەکاتەوە کە بەدڵی لایەنی بەرامبەر نییە یان لایەنی دەسەڵات نییە ئەوە ڕاستەوخۆ ئەو دەستگایان ئەو ڕۆژنامەنووسە یان ئەو پەیامنێرە پێشێلی بەرامبەر دەکرێت بەڵام ئەگەر بە گشتیش باز بکەین پیشەی ڕاگەیاندن پیشەی ڕۆژنامەوانی ئێستاکە بەرەو فەوزایەک چووە کەم دەستگای ڕاگەیاندن هەیە لێی دەربچێ یعنی کەم دەستگای ڕاگەیاندن هەیە لێی دەربچێ بێ موزامە لە پەیام کەناڵێکی زۆر جوانە ڕووماڵێکی واقعی دەکا ئەگەر چی لە هەندێک پرسدا غایباتیان هەیە بەڵام ئەوەی کە پێی دەگوتێت پیشەی ڕۆژنامەوانی ئەگەر بڵێنە من سەدا چەند دەدەیتە پێیام من وەکو خۆم سەدا هەشتای بەسەرەوە دەدەمێ لەبەر ئەوەی ئەگەر بە هەموو پرسە گرنگەکانیش ڕانەگا بەڵام دێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەیامێکی جوان پێشکەش دەکات کار بەخۆی پەیامیشە ئەنی ئەوە گرینگە بەڕاستی بەڵام بەگشتی ئەگە لەسەر میدیا قسە بکەین بەڕاستی میدیا تەواو بۆتە فەوزا دەسەڵات وای کردووە هەندێک جار حزبەکانی معارەزەش دێ پەلکێش دەکات لە بۆ ناو فەوزایە بەڵام
لێرە و لەوێشتی جوان دەبینین لە کەناڵەکانی معارەزە بەڵام دەسەڵات بە پلەی یەکەم کۆمەڵێک پەیزی علوج و سێبەر و لابەلای دروست کردووە و دەستگای ڕاگەیاندنی لابەلای دروست کردووە پەیامنێری لە بۆ داناوە کامێرەمانی لە بۆ داناوە دێ بەس فەوزا دروست دەکات. ئێستا من لەو هەولێرە دەزانم دەستگای میدیایی دانراوە گەنجێک کاتۆ مایکێکی بەدەستەوەیە بەس لە دوو خەڵکێک دەگەڕێ کە دیار بێ دوو قسەی پێ فرەداتە سەر ئیعلام و فەوزا بنێتەوە لۆی لەسەر پرسە گرنگەکان لەسەر ڕێک نەخستنی لیستی موچە لەسەر خودی موچە چارەسەرکردنی کێشەی زەوی کە ئەوە نزیکەی 3 مانگە ڕاوەستاوە بەداخۆ میدیا لەوە غایبە بزانە ناڕوە هۆکارەکە چێکە وەستاوە ئەی بۆ لە پێش هەڵبژاردنەکانی 20 دەی ساڵی ڕابردوو ئەو هەموو زەویە گوتیان بەڵێن یعنی ئەو مۆزوعانە هەیە فەوزایەکە بە دەرەجەیەک دەسەڵات لێی بەرپرسە بۆ نمونە پرسی وەکو دانانیشتنی پەرلەمان و وەرگرتنی موچە لەلایەن پەرلەمانتارەکانەوە بۆ نمونە حەز ناکەین دەسەڵات هەردەوێ میدیای زیاتر بکاتەوە پارەی زیاتریان بۆ هەڵڕێژێ و ئیش لەسەر ڤیو و لایک و ئەم بابەتانە دەکرێت. تەبعاً ئێستا دەستگای ڕاگەیاندن هەیە ماگانە معلوماتم هەیە نزیکەی 100 و شتێک دەفتەری بە هەموو خەرجیەکانەوە کە من لە حساباتی ئەو کەناڵە بەم نگوتراوە لێ خەرج دەکرێت. ئیشی لەسەر ئەوەیە مام فلانی بینی باسی کەشوهەوای بکا و فلانە کەسی بینی هەواڵی سێکسی و سیر و سەمەرە لە بۆ بخوێنێتەوە بەستە ڤیوی زیاد بی کاکە پەیامی میدیا پەیامی ڤیو نییە پەیامی دروستی میدیاییە کە بەخۆی ڕاگەیاندن کە دەڵێ پردێکە لە نێوان هاوڵاتی و دەسەڵات بۆ ئەوەیە کێشەکانی هاوڵاتی بگاتە دەسەڵات و پەیامی دەسەڵاتیش کە ئەگەر شتێکی باش بێ بگاتە هاوڵاتی ئەوەیە مۆزوعەکە ئەوەی کە جەنابەت باسی پەرلەمانت کرد فەرمووی ئێستا چی حساب لە پەرلەمان دەکات ینی بزانە ئەم لە بیرمە لە ساڵی 2009 بە دواوە پەرلەمان باسی گۆڕینی سەرۆکی هەرێم و دەوڵەتی کوردی و گۆڕینی دەسەڵات و چاکترکردنی بژێوی خەڵکی دەکرد ئێستا فەرموو پەرلەمان چی حسابی لەوە دەکات ئەدی ئەوەی ئیشی میدیانیە بێ ئەو شەقامە بزولێنی بێ دەنگدەر هۆشیار بکاتەوە کە تۆ بۆچی دەنگتدا و کە ئێستا احترامی دەنگت لێ ناگیرێ ئەدی ئەو ئیشی میدیانیە بەڵام ئەو فەوزایی کە دەسەڵات دروستی کردیا ناوێ میدیا بپڕژێتە سەوشتانە ناوێ هاوڵاتی لەسەر ئەو پرسانە دەنجی هەبێ دەیەوێ هەر خەریکی ئەوە بێت خوا بەستی ڕۆژزارێک موچەکەم دەنێ هەر خەریکی ئەو بێ هەلی کارێکی لە بۆ بڕەخسێنی خۆشتانە گرینگە بەڵام پرسی زۆر لەوە گرنگتر هەیە کە کاریگەری دەبێت لەسەر دابینکردنی بژێوی ژانی خەڵکیش یەک لە و پێشەرکارانەی بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت لە هەرێمی کوردستان پێنەدانی زانیاریە باشە بۆچی تاوەکوکەی ئەم پێشەرکاری بەردەوام من پێما بێ حیزبی کوردی یان حیزبی دەسەڵاتی کوردی بەرەوداخستنی زیاتر ڕوا چونکە حەڵقەی ئەوەی کە تیا بڕیاردەدرێت بچووکتر بۆتەوە تەسکتر بۆتەوانێت لە ناوچەکانی سلێمانی 1-2 کەس بڕیارەیە لە ناوچەکانی هەولێر 1-2 کەس بڕیارەیە لەبەرەوە کەمتر زانیاری دزە ئەکادیان زانیاریە دێ بە ڕۆژنامەنووس وە لە پێدانیشیان ناجیاوازی و فەرقەیە ئەیەن بە حیزبەکانی خۆیان دوایەن بە میدیاکانی تر. زۆر باش کۆتا پرسیارم ئەوەیە لە بەشێک لەو کەسانم پرسیوە بۆچی زیاتر پێشەرکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە سنووری هەولێرە بەراورد بە شارەکانی دیکە دەگوترێ هەولێر لەبەرەوەی ئیش و کار و چاڵاشی زیاترە لەبەرەوەی زۆر میدیاکان لێرەنە بۆیە لە شوێنێک ئیش زۆر بێ پێشەرکاریش زۆر جار لە ڕووی عەدەدەوانە ناکرێتەوە هەڵوێز لەسەر ڕۆژانەوەگەی زۆر جار لە چنۆنەتی وەرەگری ینی من سەیرشم بۆ ڕاپۆرتانە دێکە ژمارە حسابەکەن چونکە داخستنی کەناڵێک لەوانەیە زۆر قورستر بێ لەوەی کەسێ ڕۆژنامەنووس بەری بۆ بردەم دادگا لەبەرەوە من زۆر جیاوازیان لەگەڵا ناکەم ئەگەر جیاوازیە بێ لە ناوچەکانی سلێمانی کۆمەلگا فەرزی کردو بۆ پێشکەشکردنی گوتاری ڕێکخراوەکانی چاودێری بواری میدیا ئەمڕۆ ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە با بزانم تا چەند ئێستا هەم خەڵک بەگشتی هەم ڕۆژنامەنووسان هەم میدیاکاران ڕۆژنامە دەخوێننەوە دەستان خۆش بێ ڕاستەکەی من لە سەردەمێک داین لە دنیای هەرە پێشکەوتوو لە بواری میدیا بۆ نمونە ئەمریکا کە پێشەنگە لەوێشەوە ڕۆژنامەکانی نیویۆرک تایمز واشنگتن پۆست بە ناچاری بوون بە میدیای ئەلکترۆنی ڕۆژنامە ئەلکترۆنی ئەبێ ئیشتراک بکەیت بۆی ڕۆژنامەکەت بۆ بکرێتەوە یعنی ڕۆژنامەگەری کاغەز لەم دنیای سوۆشیال میدیایە ئەو هەموو ئەپە هەیە ئەو هەموو هینە ئەپلیکیشنانە کە هەن وای کردووە کە خەڵک بەگشتی لە ڕۆژنامەگەری کاغەزی ئەمە پرسێکی نێودەوڵەتێ دوورکەوێتەوە هەندێک ڕۆژنامەی کاغەزی هەرماوە بەڵام شەپۆڵەکە بەگشتی شەپۆڵێکی خێرایە ئەم کاتە یان ئەم سەردەمە بەسەر چوو تۆ هەواڵێکت لابێ ئەمڕۆ بەیانی بڵاویکەیتەوە خەڵک نەیزانێ تەمەنی هەواڵ چەندە
ئەمە حکومەکە لەسەر ئەوەی ڕۆژنامەگەری کاغەزی بمێنێ یان نا تەمەنی هەواڵ چەندە کە ئێستا من تۆ قساکەین تەمەنی هەواڵ ئەم هەواڵی لە گیرفانی تۆی وەکو ڕۆژنامەنووسێک تەمەنی هەواڵ ساعاتێک نییە تۆ بڵاوی ناکەیتەوە دەستگایەکتر بڵاوی کاتەوە بۆیە ڕێکارەکان خێران جگە لەوەی ئێستا تۆ لە سەردەمی هاوڵاتی ڕۆژنامەوانی هاوڵاتی ڕووداوێک ڕووەدا تۆ 2 دقە تاخیرترەگەی بەڵام هاوڵاتێک لێ مۆبایلەکەی سمارتفۆنێکی بەدەستەوەیە ڤیددیۆیەگرێ و بڵاوی کاتەوە ڕاستەوخۆ لەو پەیجانێکە هەیەی لەو ئەکاونتانەی کە هەیەی بڵاوی کاتەوە یعنی خێراییەکە ئەوەندە خێرایە تەمەنی هەواڵ زۆر کەم بوو ئەمە فاکتەری سەرەکیە لەسەرەوەی کە ڕۆژنامەی کاغەزی لە پاشەکشەدایە ئەمە خاڵێکی تر سەردەمێک نووسینی درێژ باوی هەبوو بەڕێزێک نووسەرێک وتارێکی درێژێ نووسی 1000 وشە 2000 وشە تۆ بە دیارەوە دانیشتی 1 لاپەڕ دەخوێندەوە بەڵام ئێستا ئەگەر سەرنج بدەیت خێراییەکە بە جۆرێکە تەنانەت لە سۆشیال میدیاش ئەو پۆستانە زۆر کاریگەر و خوێنەریان زیاترە کە کورتن سەردەمەکە وایە ئینسانەکە پێتەڵێ بە کورتی پێم بڵێم پەیامەکەی تۆ چییە؟ سین و جیمم مۆمێنەوە مەڕ مەچۆرەوە سەر عمقی تاریخی ئەم نووسینە درێژانەی کە ئێستا هەیە خۆی لە گۆڤار ئەکادیمیەکانە بینێتەوە ئەبینی گۆڤاری ئەکادیمی و زانستی هەرماوە نووسینەکانیشیان 4000 و 5000 وشەیە توێژینەوەیە ئەو کەسێک کە گرنگی پێدەرە بم بوارە مهتەممە بم بوارە ئەبێ بخوێنێتەوە لەم بوارەدا خۆی پرزانستکە ناچارە بێ 5000 وشە بخوێنێتەوە بۆی بزانێت توێژەرێک پرۆفسۆرێکی جامیعە ئەکادیمیەک لەم توێژینەوەیە بەچی گەیشتووە ناچارە بخوێنێتەوە بەڵام وەکو هاوڵاتی ئەم کاتەی نییە لە بە خێرایی چی ڕوویداوە ئەتوانی بە یەک پەرەگراف پێم بڵێ ئەمە وای کردو کە ڕۆژنامەگەری کاغەزی مۆدێلی نەمێنێت بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە ڕۆژنامەنووسان و میدیاکارانی هەرێمی کوردستان بوو ئەگەرچی ئێستا خوێندنەوەی ڕۆژنامە لە هەرێمی کوردستان وڵاتەوەی جیهانیش ڕووی لا کەمی کردووە زیاتر ئەوەی کا هەیە خەڵک سوۆسیال میدیا بەکاردێنێ و لە ڕێگای موبایلەکەیەوە نوێترین هەواڵ و زانیاریەکانی بەدەست دەکات و ئەو خوێندنەوانەی کە دەیەوێت بەدەستی دێنێ بەڵام لە پاڵ ئەوەدا کە دەبینین ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بە دوای زانیاریدا دەگەڕێن دەیانەوێ بابەتیانە ڕۆژنامەوانیانە بە ئەو زانیاریانەی دەیانەوێ بەدەستی بێنن بەڵام لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتەوە زۆر جاران پێشێڵکاریان بەرامبەر دەکرێت یان با بڵێم ئەو لایەنە پەیوەندیدارانە زانیاری نادرێت بە هەموو ڕۆژنامەنووسان بەڵکو زۆر جار بەرپرسانی حکومی تەنها زانیاری دەدەن بە بەشێک لەو میدیانەی کە نزیکن لە خۆیانەوە دەیانەوێت زیاتر و زۆرتر خەڵک چاویان لەسەر میدیاکەی ئەوان بێ و ئەمەش زۆرێکە لە پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی یاریمی کوردستان و بە هاوکات ئێستا کە با بڵێم ساڵانیشی زۆر تێپەر دەبێت بەسەر ڕۆژنامەگەری کوردیدا بەڵام تاوەکو ئێستاش ساڵ لە دوای ساڵ پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە یاریمی کوردستان زیاتر دەبێتن تاوەکو ئێستا داتاکان پێمان دەڵێن پێشەلکاری زۆرە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ